پەیمانگای زانستی کۆمپیوتەر یەکێکە لە دامەزراوە زانستیەکانی سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە لە ساڵی 2005ەوە دامەزراوە و ئێستا خاوەنی سێ بەشی زانستیە: بەشی IT و نێتۆرک و داتابیس. لە بەسەرکردنەوەیەکی کەناڵی SPUHD ئەو پەیمانگایەمان بەسەر کردەوە و بەشی نێتۆرکمان هەڵبژارد. مامۆستا مەها سەباح سەعید هەڵگری بڕوانامەی ماستەر لە زانستی کۆمپیوتەر و سەرۆکی بەشی نێتۆرکمان دواند و چەند پرسیارێکمان ئاراستە کرد لەسەر مێژووی دروستبوونی بەشەکەیان و ئەو قۆناغانەی پێیدا تێپەڕبوون. ئەم بەشەیە کەم بەش لەم پەیمانگەی نییە، ئەمە دووەم بەش لە ساڵی 2005 دامەزرا و تا ئێستا تەکمیلەی بەردەوام لەسەر هەموو دەرسەکانی نێتوۆرک کۆمپیوتەر. ئەم بەشە 2 ساڵی هەیە. ساڵی یەکەم ئەوە بە شێوەیەکی عام تەلەبەکان ئەخوێنن دەرسەکانی بە شێوەیەکی عام، وەکو نێتوۆرک فۆندیمەنتاڵ، وەکو ماتماتیک و ئینگلیزی و لۆجیک و پرۆگرامینگ. دەرسەکانی ترمان هەیە وەکو کۆردۆلۆجی و ئەکادمیک دەبێت. بەس لە قۆناغی 2 ئەوە قۆناغی اختصاصی خۆمان لە نێتوۆرک سویچینگ و نێتوۆرک راوتینگ، ئەوە دەرسی ئەساسیەکانی خۆمان لەگەڵ نێتوۆرک ئەدمینستریشن ئەند چەندانەکەی تر هەیە، بەس ئەوان ئەو دەرسەکانە کە اختصاصی خۆمان. دوایی کە تەلەبەکان دەرچوون لە قۆناغی 2 یەکسەر ئەتوانن ئیشەکەن وەکو لە کۆمپانیەکانی کە نێتوۆرکی هەیە، وەکو کۆمپانیەکانی تیشکنێت یان گۆرانێت یان ئاسیە سێڵ یان هەواویمان هەیە. هەر بواری ئەوان ئەتوانن بەم بوارە ئەتوانن لەو شوێنە ئیشەکەن، چونکە ئەو اختصاصی وەکو مانجمنت بۆ نێتوۆرک، وەکو دامازراندنی نێتوۆرک ئەتوانن بەم شێوەیە ئیشەکەن. تقریبا چونکە لە دەستگاکانی حکومیەکان ئەو مشکلەی بەشی IT بەستایە، یعنی وەکو استیفادەی جەماعەتی خۆمان بەس لە بەشی IT ئەتوانی استیفادەیەکەن، لە بەشەکانی تر ئەوە ئیداریەکان وەکو ئێمە عیلاقەمان نییە بە ئیداریەکان وەکو مامۆستا، بەس ئەگەر ئەوانن تەکمیلەی دیراسە وەکو بەکەلۆریۆس یان زیاتر ماستەر و دکتۆرا ئەتوانن بیکە بە مامۆستا وەکو ئێمە و هەر ئەتوانی تەعینێکە لە خوێندنی باڵا، وەزارەتی خوێندنی باڵا. وەکو ماستەر تقریبا 10 کەسن ئێمە و وەکو بەکەلۆریۆس 15. ئێمە وەکو لیژنەی زانستی هەموو ساڵێک دانیشتن کۆبوونەوەمان هەیە بۆ تەحدیدی منهەجی خۆمان چۆنە، چونکە ئەم ساڵی کردت هاتووە، یعنی ساڵێکی نابە شێوەیەکی ساڵەکانی پێشوو 2 سمستەرمان هەیە. فئێمە وەکو لیژنەی زانستی تحديدي موادي خۆمان. لە قۆناغی 1 دەرسەکان زۆر ئاسانە، یعنی مشکلەی نییە تقریبا لە تەلەبەکان وەکو یعنی شتێکی معقد یان دەرسی معقد هەبێ، بەس لە قۆناغی 2 تۆزێکی قورسترە، چونکە دەرسەکان ئەچیتە بە بواری اختصاصی خۆمان. هەر لە بەشی نێتۆرکی پەیمانگای زانستی کۆمپیوتەر سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی مامۆستای وانەجۆر بەجۆرەکانی ئەو بەشەمان بینی و پرسیارمان لەسەر جۆر و چۆنیتی پرۆگرامەکانی خوێندن و ئاستی خوێندکاران ئاراستەکردن. ماوەی 14 ساڵە لە پەیمانگای زانستی کۆمپیوتەرم. لە ساڵی 2004 بڕنامەی ماستەرم هەیە لە باری زانستی کۆمپیوتەرە و اختصاصی دقیقم نێتۆرکینە و ئێستا خوێندکاری دکتۆرام لە ساڵی کۆتایی تاوکردنی بڕنامەی دکتۆرایە. ماوەی 14 ساڵە لە پەیمانگای زانستی کۆمپیوتەر کار ئەەکەم و تقریبا لە ساڵی 2008-2009 لە بەشی نێتۆرکم و لەگەڵ سەرەتای دامەزراندن دروستبوونی بەشی نێتۆرکە ستافی بەشی نێتۆرکم و وانەی نێتۆرکە لەمانێ. نێتۆرک یەکێکە لە بابەتە گرنگەکانی کە پەیوەندی چە ڕاستەوخۆی هەیە بە ژیانی مرۆڤەوە، خاستن لە ڕۆژگاری ئەمڕۆیە ئەگەر سیر بکەین هەموو ئەو شتانی کە ئێمە ئیشی پێکەین، هەموو ئامێرانی کە کاری پێکەین، هەموو ئەو پەیوەندیانەی کە هەمانە هەمووی لە ڕێگەی نێتۆرکەوە دروست بووە و پێویستی بەبوونی نێتۆرکێکی باش هەیە، لەبەرەوەی کە نێتۆرک بریتە لە پێکەوەبەستنی چەند دیڤایسێک یان زیاتر
لە ڕێگەی ناوەندی گواستنەوەکانەوە بە مەبەستی ئاڵگۆڕکردنی زانیاری و ئێمەش لە ڕۆژگاری ئەمڕۆ هەموو ئیشانی کە یەکەین بریتە لە ئاڵگۆڕکردنی زانیاری هەر لەوەی کە لەگەڵ کەسێکا قسە ئەەکەی بە چاتکردن بێ بە تەلەفۆنکردن بێ یان نامەیەکی بۆ نێری ئیمێڵێکی بۆ نێری ئەمانە بریتە لە نێتۆر هەر لەوەی کە ئێمە ئەچینە سەر سایتێک ئەگەڕین بە دوای شتێکە کاڵایەک ئەکڕین شتێک ئاڵوگۆڕەکەین شتێک ئەدۆزینەوە ئەمانە هەمووی بریتە لە بواری نێتۆرکین بۆیە نێتۆرک پەیوەندیکی ڕاستەوخۆی هەیە بە ژیانی ڕۆژانەوە و یەکێکە لەو بابەتە گرنگانەی کە ئێستا لە بواری تەکنۆلۆژیایە زۆرترین گرنگجی پێ ئەدرێت و زۆرترین کاری بەردەستی هەیە و وەکو بەشی نێتۆر کە ئێمە لە بەشی نێتۆر داوامەکەین زۆربەی ئەو خوێنکارانەی ئێمە کە هەمانە لە دوای تەخەڕوج هەلی کاریان دەست ئەکەوێت لەبەر ئەوەی کە لە ئێستاە زۆرترین کار لە بازارە یەکێکە لە کارە پێشکەوتەکان کە بریتە لە بەردەستبوونی کاری نێتۆرک و پێویست ناکە خوێنکار لەم بەشەیە چاوەڕێ بکە بڵی وڵا تەعینی حکومی هەبێت یاخود نەبێ بۆیە خوێنکار دەتوانێت چی بکە خوێنکار دەتوانێت خۆی دامەزراوەیەک بۆ خۆی دروستکە کۆمپانیایکی بچووک بۆ خۆی دروستکە و بتوانن بە چەند کەسێک لە بواری نێتۆرکینا کار بکەن هەر لە دامەزرانی کامێرا و لە دامەزرانی نێتۆرکێکی بچووکە و لە دروستکردنی کۆمپانیایکی بچووکەوە هەموو ئەمانە خوێنکاران لە دوای ئەوەی کە لە پەیمانگای زانستی کۆمپیوتەر بەشی نێتۆرک تەخەڕوجەکەن ئەتوانن ئەم کارانە ئەنجام بن ئێمە باسی آیتی ئەەکەین آیتی هەموو بوارەکانە گرێتەوانێ چ بواری نێتۆرکین بێت چ بواری پرۆگرامین بێت چ بواری سکیوریتی بێت بەڵام کە ئەڵین نێتۆرک واتە ئێمە با بڵین پسپۆریەکی ورترمان وەرگرتووە کە بریتە لە چی بریتە لە کاری نێتۆرکین هەرچەنە هەموو بوارەکان ڕەبتیان هەیە بەیەکەوە بۆ نمونە ئێمە کە ئەڵین نێتۆرکمان هەیە ئەگەر بێت و ئەو کۆمەڵی کە داتابیس بەکارێن پرۆگرامین ئەنووسن نێتۆرکیان نەبێت سوود لە پرۆگرامەکەی خۆیان ناکەن ئەوانەی کە ئیشی ئایتیەکەن ئەگەر بێت و نێتۆرک نەبێت سوود لە ئیشەکەی خۆیان ناکەن لەبەر ئەوەی کە ئێمە کە باسی بواری ئایتی ئەکرێت ئایتی هەموو شتەکانەگرێتەوە بە شێوەیەکی جەنەڕاڵ بە شێوەیەکی عام بەڵام کە باسی نێتۆرکەکەین واتە ئێمە بوارەکەمان ورد کردوانێ بۆ ئەوەی کە پەیوەندی ئەو تۆڕانە چۆنە لەگەڵ یەکتریاوە چۆن ئەتوانن ڕەبت بن بە یەکەوانێت چۆن ئەتوانن کۆنێکشن دروستکەن لە نێوانیان سکیوریتی ئێمە لەم دەرسە هەوڵین خوێندکارەکانمان لە کۆمپیوتەرە لە بواری کۆمپیوتەرە بتوانن شتەکانی کە فایلەکان ئەو ڕسمانی کە هەیەە هەشتێک بێت کە پەیوەندی بە کۆمپیوتەرەوە هەبێت بتوانن پارێزگاری لێ بکەن لە هاک و لە دزین بتوانن بیپارێزن لە دەرسەکە چەندین بەرنامەمان هەیە کە فێریانەکەین و چەندین مەثۆدمان هەیە کە ئەتوانین ئەم خوێندکارانەی پێفێرکەین کە چۆن خۆیان بپارێزن لە دزینی هەر داتایە کە لەناو کۆمپیوتەرەکانیانە هەبێت خوێندکارەکان لە بەرۆی خەڵک بەگشتی حەزەکات زانیاری خەڵکی تر بزانێت ئەتوانێت ئیستیجابێکی زۆر باشیان هەیە لە بەرۆی پەیوەندی بە ڕێگەی خۆپاراستنەوە هەیە بۆیە خوێندکارەکان ئیستیجابێکی باشیان هەیە لە بەرۆی حەزەکەن فێربن هەوڵی لەگەڵ ئەیان لە هەموو ڕۆیەکەوە ئەتوانن چکە لەم بەشەیە چەندین دەرسە خوێنن هەر کەسە ئەتوانێت ئەو بوارە هەڵبژێرەکە خۆی حەزی پێێتی ئێستا ئێمە لە ڕێی سکیوریتیەوە ئەتوانین ڕێگەیەکیان پیشان بین کە لە هەچ کۆمپانیایەک لە شوێنێک ئیشکەن بتوانن ئەو داتایانی ناو کۆمپانیاکە بپارێزن ناتوانن بچێتە دەروانێ لە چەندین دەرسی تریشمان هەیە هەر دەرسە و شتێکی تازە فێرە بن لەبەروی ئێستا بواری کۆمپیوتەر لە بەرەو پێشچوونایە لەبەرەوە زیاتر تەلەبە ئیسفادە لە کۆمپیوتەرەکە ئەکات وەک لەوەی لە بەشێکی تری بکات لەبەروی بەرەو پێشچوونە چێ تا زیاتر فێربێت کەمە خوێندکارەکانمان هەر داواکاری ئەومان لە هەیە زیاتر هەوڵ بن چونکە بەڕاستی ئەمە داهاتوێکی باشی هەیە بەشەکە لەبەرەوە بۆ خۆیان قازانجی زیاتر ئەەکەن چکە داهاتوێکی باشی هەیە و ئەتوانن پەرە بە خۆیان بن و وەکو وڵاتانی تر بەرەو پێش بچین پەیمانگای زانستی کۆمپیوتەر بەشی نێتۆرگ لە ئێستادا 210 خوێندکاری بەیانیان و ئێوارانی هەردوو قۆناغەکەی هەیە و خوێندکارانیش وەک بەشێکی سەرەکی پەیمانگاکە قسەیان لەسەر ئاستی کوالیتی خوێندن و ڕادەی تێگەشتنی خۆیان بەوانەکان هەبوو. بە حەزی خۆم کاتە فۆرمی ڕاستەخۆ هەبوو فۆرمەکەم پڕ کردەوە و هاتی امتحانم کرد و لێرە وەرگیرم وەکو فێربوون زۆر ئیسفادەمان لێ کردووە بەشەکانی ئەو دەرسانێکی خوێنین بەڕاستی هەمووی شتانێکە ناتوانین لە ژیانی ڕۆژانەمانە بەکاری بێنینەوە ئەوەش ئیسفادەیەکی زۆر باشە وەکو بەشەکانی یانی زۆر بەشی تر نییە وەکو ئەوەی کە حەزیشم لێ بێ زۆر خۆم زۆرم حەز لێتی سواز و مامۆستاکانمان هەمویان مامۆستای زۆر بەڕێز زۆر باش و زۆر بەتوانان دەتوانین بەڕاستی لە هەموو شتێکا یارمەتیمانێن هەر کەسە و حەزی خۆی هەر تەلەبەیەک حەزی لە هەر بەشێ بێ بەون ئەگەر حەزی لە بەشی کۆمپیوتەر بێ بەڕاستی ئەم پەیمانگایە ئەتوانم بڵێم یەکەمە لەتوانم یا شتانی کە لە زانکۆی خوێنرێ لێرە هەمووی بە زیادەوە خوێنرێتەوە
ئەوەی لێرە فێربوون بەڕاستی ڕەفیقم هەیە لە چانکۆش هەر هەمان شت دەتوانم بڵێم بەکەمتریش فێر بوو. وەکو حەز خۆم سەرەتا حەزم لێ نەبوو بەڵام دەرەجەکەم شمولی ئێرەی ئەکرد بۆیە فۆرمی ڕاستە خۆم وەرگرتەوە وەسپاس بخواستە زۆر لە بەشەکەم ڕازیم چونکە شتی زۆر فێر بووم بۆ ژیانی ڕۆژانی خۆم توانی بڵی زۆر بە زیاشەوە فێرە ئەەکەن چونکە بەڕاستی مامۆستاکان ئاستێکی باشیان هەیە و ئەتوانێت توانای تێگەانی تەلەبیان زۆر باشە وەکو بەشێکی زۆر باشە و ئەتوانم بڵم ئەم پەیمانگایی یەکەمە چونکە شتی زۆر باشە فێر ئەەکەن و ئیسفادیان لەکەین. زۆر باش ڕاهاتوین چکە دوم ساڵە و زۆر باش مامۆستاکان هەڵمان لەگەڵ ئێن ئێمە زۆر باش لەگەڵ دەرسەکانە ڕاهاتوین ئەمەلی زیاتر چونکە زیاتر لە ئەمەلیە فێری شتەکان ئەبین تۆ بە نەزەری بیخوێن هەتا بە ئەمەلی تەطبیقی نەکەیت فێربوونێکی وای نییە بەڕاستی زۆر باشن و زۆر بەتوانان و شارەزایی زۆران لە بوارەکەی هەیە و زۆر باش ئەوەی پێیانە بە ئێمەیان گەیاندووە. ئەو کاتە سیستەمی ڕاستەوخۆ بوو خوێنکار بە حەز و ئارەزووی خۆی ئەو بەشانی هەڵەبژار کە بۆ ئێسێ من بە حەزی خۆم هاتووم وێرە خوا بەزای بە حکومەوەی بە حەزی خۆم هاتووم و بەشێکی زۆر باشە و شکر لەگەڵ لێڕۆم زۆر باش بە حکمی ئەوەی خۆی هەڵبژارنەکەشم لەبەر هۆکارە بوو بەهۆی ئەوەی هەم ئەو محازراتانی ئەخوێنە لێرە هەم بۆ داهاتووشی یعنی بەشێکی زۆر لە باشترین بەشەکان ئەم بەشە بۆ داهاتوەکەش بە شێوەیەکی گشتی ئەم بەشە بەشێکە هەم ئەو دەرسانی کە ئەخوێنە لێرە هەم بۆ داهاتوویش بێکێکە لەو بەشانی کە داهاتووی باشتری هەیە و معلوماتێکی زیاتری زۆر ئەگری لێرە چونکە زۆربەی کایەکانی ژیانی ئێستا هەمووی پەیوەندی بە ئەلکترۆنیاتەوە هەیە وەیە بەشێکی زۆر باش. پەیمانگای زانستی کۆمپیوتەر بۆ ئەم ساڵی خوێندن بە سێ سیستەم خوێندکارانی وەرگرتووە ئەوانیش سیستەمەکانی کریدێت زانکۆلاین پارالێڵە. ساڵی ڕاپەردوو بە دوو حالاتمان هەیە وەکو پارۆڵ و وەکو ڕاستەوخۆ بەس ئەم ساڵ ڕاستەوخۆ نەماوە بە سێ سیستممان هەیە کردتمان هەیە و پارۆڵمان هەیە و لەگەڵ زانکۆلاین ئینگلیزی زۆر زۆرورە بۆ تەڵەبەکان و هەر عەمیدی خۆمان تەکیدی لەسەر دەرسی ئینگلیزی ئەم ساڵ چونکە ئاستی تەڵەبەکان تۆزێکی کەمە لە ئینگلیزی فأم ساڵ اعتمادی لەسەر منهجی جەماعەتی سنتەری زمان ئەوە اعتمادی لەسەر معدلی تەڵەبەکان کە ئەگەر تەڵەبەکان کە هاتوون معدلەکان بەرزتر لە هەفتە دائیمەن ئاستی تەڵەبە زۆر باشە بەس ئەگەر معدلی نزمە معدلی تەڵەبەکان نزمە وەکو ساڵی ڕاپەردوو تۆزێکی خراپە تەڵەبەکان ئاستی تەڵەبە دوو هۆڵی خوێندنمان هەیە و دوو مختبەراتمان هەیە فول کۆمپیوتەرەکانیمان هەیە لە لابەکان. وەڵاهی ئەم بەشە من زۆر حەزم بۆ بەشی نێتوەرک چونکە زۆر مەجالی تایە بۆ ئیشەکە بۆ تەڵەبەکان دوایی کە تەخەڕوجەیکەن و مەجالی بەعام هەیە ناوەکو بەس وەکو بەشەکانی تر مەجالەکانی اختصاصی هەیە ئێمە بەعام ئەتوانن لە وێب دیزاین ئیشەکەن کە یعنی کە اختصاصی عام اختصاصی بەزار لە وێب دیزاین ئەتوانن ئیشەکە لە مانجمنت نێتوەرک ئەتوانن لە مۆبایل ئەپلیکیشن ئەتوانن زۆر بوارەکانی هەیە زۆر مەجالی هەیە بۆ ئەوان بۆ ئیشەکان. لە پەیمانگەی زانستی کۆمپیوتەر بەشی نێتوەرک ئەو ماوادانی کە ئێمە دامانناوە ئەو بابەتانی کە ئێمە دامانناوە بابەتێکن کە لە دوای تەخەڕوجکردن ئەگەر خوێنکار بە وردی لەگەڵ مامۆستایە بڕوە ئەگەر خوێنکار بە وردی لەگەڵ بابەتەکانە بڕوە کافیە بۆ ئەوی کە بتوانێت لە دەرەوە کاری گوزارانی خۆی دابین بکات. بۆ ئەو خوێنکارانی کە قۆناغی ئامادەی تەواوەکەنەوە بۆ ئەو خوێنکارە پەیامی من ئەوەیە هەر خوێنکارێک حەزی لە بوارەکە نییە نێتە ئەو قسمە لەبەر ئەوەی کە ئەم بەشە یاخود ئەم پەیمانگایە بۆ کەسێک گونجاوە کە حەزی لێ بێت بەڵام ئەو کەسی کە یەتە ئێرە و بە حەزی خۆی یەت کەسێکی زۆر سەرکەوتوو ئەبێت و ئەتوانێت لە بازاری کارە بتوانێت هەلی کاری زۆر باش بۆ خۆی دابین بکات
داواکاریمان لە خوێندکارانی خۆمان ئەوەیە کە قەدری ئەو بابەتانە بزانن کە ئێمە پیان ئەڵین لەبەر ئەوەی کە سبینێ لە دوای تەواوبوونی خوێندنەکەیان بە تەکید ئیشیان پێی ئەبێت و ئەو کاتێک کە ئەچنە بواری کارکردنەوە اینجا ئەزانن ئێمە چیمان پێوتون و چۆن سوودمان پێگەیاندون. نمونەیەکتان پێ بڵێم من لە شوێنێکی تر دەرسم ئەو تاوانێ لەم ڕۆژانەیە یەکێک لە خوێندکارەکان پەیوەندی پێوەکردم کە ئەڵێ مامۆستا من زۆر سوپاس دەکەم ئەوەی کە تۆ پار پێدوتم لە مقابلەیەکە کە پرسیاریان لێ کردوم هەموو ئەوانەیان لێ پرسیوم کە تۆ پێدوتم بۆ لەبەر ئەوەی کە ئەو خوێندکارە تەرکیزی هەبوو لە لای بابەتەکە و ئامادەی ئەوەی تیا بۆ کە ئیستیجابەی هەبێت بۆ بابەتەکە و بتوانێت ئیستیعابی بابەتەکە بکات. بۆی خوێندکاران ئەو بابەتانی کە ئەیخوێنن بە تەکید هەموو مامۆستاکان مامۆستای شارەزان مامۆستای زۆر باشن و هەموو ئەو بابەتانی کە ئێمە ئەیخوێنین ساڵانە ئێمە بەسەر بابەتەکانەوە ئەچینەوانێ بۆ ئەوی کە بتوانین شتی باشتریان پێ بڵین و شتی باشتریان بۆ دابینکەین. بە ڕاستی وانەکەم وانەیە کە بەردەوام ئەتوانی استیفادەی لێکەی بۆ دروستکردنی وێبسایتێکە ئەتوانی نەماڵەوە بە خەتێکی خاو بە کۆمپیوتەرێکی لاواز ئەتوانی وێبسایتێک دروستەکەی استیفادەی لێکەی کۆمەڵی ئەشیایی تێکەی بۆ نمونە ئیشی پێکەی ئەیفرۆشی دوای ئەوە ئەتوانی فێرەبی ئەو تەکنەلۆژیە بۆ دروستکردنی ئەپلیکیشنێک ڕابطەیەکەی بە ئەپلیکیشنێکە خەڵک استیفادەی لێکەن بۆ ئەندروید بۆ آیفۆن iOS وانەکەم وانەیەکە بەردەوام تەکنەلۆژیا و زمانێکی تازەی تایە. ئەوەی باسیەکەم بۆ تەلەبەکان لە مەرحەلە یەک چۆن فێرە بن دیزایانی وێبسایت دەکەن. ئەو دیزاینە زۆر مهمە جەزبی خەڵکە کاتەوە ئەگەر بە دیزاینێکە بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک بێت دوای ئەوە فێریانەکەم چۆن ڕابطی ئەکەنەوە لەگەڵ کۆمەڵی کۆد و کۆمەڵی زمان ئەو زمانانە هەمووی بەیەکەوە وێبسایتێکمان بۆ دروستەکە داتەبەیسی هەبێ ئەتوانی بۆ نمونە ڤیدیۆی بۆ داخڵەکەی ئەتوانی بۆ نمونە خەڵکی بۆ داخڵەکەی هەر خەڵکێکە و پرۆفایلێکی خۆی بۆ دروستەکەی بەس هەر دەرسێکە پێویستیەتی بە نەزەری ئەبێ سەرچاوەکان بزانن لە چ کتێبێک بەکارهێنن ئەبێ بزانن چۆن دروستکراوە ئەو شتانە دوای ئەوە ئێمە ئەیکەینە بە نمونەیەکە لە نەفسی دەرسی نەزەریەکە ئەیکەینە بە عەمەلی بۆیان کەواتە نەزەری و عەمەلی بە یەکەوە لە دەرسی نەزەریە دوای ئەوە نەزەریش زیاترە بێ کاتی کۆمپیوتەریش بەکارێنین لە لابەکان. ئێستا حالیان کۆمەڵی خوێندکارانم هەیە تا ئێستا پەیوەندیم هەیە پێیان لە کۆمەڵی کۆمپانیا ئیشەکەن و ئەوە وێبسایتێکی تایبەت بۆ خۆیان دروستیان کردووە یان بۆ ئەو شەریکەتە یان ئەو کۆمپانیا بەکارێنن یان زۆربەیان لە دەرەوەی شارن وێبسایتێکیان دروست کردووە بۆ خەڵکی ناو ئەو شارە استیفادەی لێکەن. ئایا ئەگەر سوپەرمارکت بێ بۆ نمونە یان کۆمپانیەک بێ یان بۆ نمونە کۆمپانی پەیوەندی هەیە بە ئەنتەرنێت و ئەو شتانە یان ئوتێلەکان ئێستا حالیان یەکێ لە مەشروعەکانم ئەوەی ئوتێلەکە یەکێکی دەرەوەی شار خەریکە هەوڵەیە لەگەڵمە ئەو تەلەبەیە ئەڵێ من ئەمەوێ زیندوو یەکەم ئەو شتە لەو شارەکەی خۆم کۆمەڵی ئوتێلی تایە وێبسایتیان نییە ئەمەوێ بیفرۆشم بۆیان هاوکاریانەکەم ئەوەیە یعنی زۆر استیفادەی هەیە. لە هۆڵێکی تایبەت مامۆستا هەڵۆ عەبدوڵڵا خاوەنی بڕواناوی ماستەر لە زمانی ئینگلیزیدا سیمینارێکی بۆ خوێندکارانی قۆناغی یەکەم پێشکەش دەکرد لەسەر کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان و پرسیارمان ئاراستی بەڕێزیان کرد لەسەر وانەی ئینگلیزی و گرنگی فێربوونی خوێندکاران لەو ڕۆوە. ئەمە یەکەم ساڵە و یەکەم جارەکە لێرە و لە زانکۆی پۆلیتەکنیکە ئەم سیستەمە بەکارێت لەگەڵ هەنێ لە زانکۆ ئەهلیەکانی ترا لە زانکۆ حکوومیەکانە لای ئێمە یەکەم جارە لە پەیمانگای زانستی کۆمپیوتەرا کە تەواوی دەرسەکان بە ئینگلیزیە و خاصەتەن بە تایبەتی وانەی ئینگلیزی کە من خۆم شخصی و مامۆستاکانی هاوڕێشم کە ئاگام لێیانە کەسیان زمانی کوردی بەکار نانن لە کاتی دەرسەکەیە لە کاتی وانەکەیە ئەمەش خۆی لە خۆیان سوودێکی زۆری هەیە بۆ تەلەبەکان وایان لێکات چۆن ئێمە بیرەکەینەوە کەسێک لە ئەوروپا گەڕێتەوە ئیشێکی بەسیتی هەبووە بەڵام سیرەکە ئینگلیزیەکی باش قساکە لەبەرەوەی مەجبور بووە زمانەکە بەکاربێنێ. ئێمەش لەگەڵ تەلەبەکانە بە کوردی قسە ناکەین هیچ ئاخاوتنێک نییە لە دەرەوە و لە ناوەشا تا ئەوەی توانی بێتمان بۆیە ئەمە تەلەبەکە وا لێکە زەختیەچێتە سەر جارێک دووجار سێم جار هەر بە ئینگلیزی قساکە و ئەمەش بۆ ژیانی خۆیان و بۆ پێویستی دنیاش لەم ڕۆیەکە ئێستا تەنانەت بڕۆی بۆ هەر ئیشێکی بەسیط داوای ئینگلیزی و لێکەن جا چ جارڕەتی هەبێ بە ئایتی و بە کۆمپیوتەرەوە. بە حکمی ئەم ساڵ زۆر حساب بۆ
دووانە کراوە کە زۆر سەرەکەین لە بەشی کۆمپیوتەر و زانستیە ئەوش ئینگلیزی و بیرکاریە زۆربەی تەلەبەکان هەفتایان هەیە ینی کەمتریان نییە لە هەفتا و زۆربیان لەسەر و هەفتاوە ئینگلیزیان هێناوە کە ئەمە خۆی لە خۆیان دڵخۆشکەرە و ئەم ساڵ زۆر حساب بۆ دەرەجەی تەلەبەکان کراوە زۆر بەشیان ئەگەر دەرەجیان لە هەفتاش نزمتر بێ ئینگلیزیەکی باش ئەزانن و ئێمەش زۆر هەوڵیان لەگەڵێن شەرتیش نییە لە تاو بە ئینگلیزی قسە بکەن بەڵام وایان لێکین بۆ کارەکەی خۆیان و کە تاویان کرد وەکو ئایتیەک بتوانن بە ئینگلیزی قسە بکەن داوام ئەوەیە کە بەڕاستی ئینگلیزی من باسی دەرسەکەی خۆمەکەم و هەر دەرسێکی تریژ وەک بەڵام ئینگلیزی وەک دەرسێکی بیرکاری نییە مەسان بڵێن دوو ئەکاتە چوار و ئەچتە ماڵەوە بە 2 پەنجاڵی کەواتە وایە ئەمە چوار پەنجەیە و تێبگەی ئینگلیزی پێویستی بە دووشتە یەکەم بە ئارامی شەرت نییە تۆ بە هەفتەیەک فێر ئینگلیزی بی هەیە مەسەلەن من خۆم لەوانێ 15 ساڵە خەریکی فێربوون ئینگلیزی بم کە ئێستاش ناڵم تەواوفولم زمان پێویستی بە ئارامیە لەگەڵ کاتە یعنی ئەبێ زۆر گوێ لە گۆرانی ئینگلیزی بگرن بە لیریکس و سەبتایتڵ و بە لە سەیری فلیم بکەن کتێب خوێندنەوە کورتە چیرۆک کە زۆر بە سوودە بۆ خوێندکارەکان